ترامپ خەریکی وەدەستێنانی پشتیوانیەکی بە فراوانتری کەمینە و چینی کرێکارە ئەمریکایەکانە. چوارشەممە لە گرتبوونەوەیەکی تۆلیدۆی ئۆهایۆ گوتی کلنتن بەشێکە لە قۆرخکاری بەرژەوەندی تایبەتی لە پایتەختی وڵاتەکە. ئەوان هەمویان پشتیوانی لە هەمان ئایدیۆلۆژی بە جیهانی بوون دەکەن. ئەو کاری ئەوان دەوڵەمەند دەکات هاوکات کارەکانتان ڕەوانەی دەرەوە دەکەن و کارگە و سامانەکانتان هەمووی دەنێرنە دەرەوەی وڵات. من هەوڵی ئەوە نادەم ببمە سەرۆکی جیهان، بەڵکو و هەوڵی بوونە سەرۆکی ئەمریکا دەدەم. سیاسەتکاری بەریتانی نایجل فەراج دەڵێت ئەم پەیامە یارمەتی ترامپ دەدات پشتیوانی زیاد بکات. هەروەها ترامپ بەڵێنی داوا هەندێک لە واژووی دەستکەوتەکانی بەڕێوەبەراتی ئۆباما هەڵوەشێنێتەوە وەک نوێکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ دوژمنی پێشوو کوبای کۆمۆنیست لە کاتێکدا لەوانەیە دەنجی هەندێک ئەمریکیە کوبیەکان وەربگرێت، بەڵام ئەوە پلانێکە ئەوەندە باو نییە. ئەوە بۆ ئەمریکا و کوبایەکان کارێکی خراپ دەبێت. ئێمە پێشکەوتنێکی زۆرمان کردووە. ساڵی ڕابردوو 2 ملیۆن ئەمریکایی سەردانی کوبایان کردووە. هەستیان کردووە کوبایەکان گەلێکی مەزن و وڵاتێکی جوانە و لە ڕووی ئابووریەوە شیان هەیە دەرفەتێکی یەکجار زۆری بۆ ئەمریکا هەبێت. ڕۆژی چوارشەممە کۆمەڵێک ئەفسەرانی پلە بەرزی خانەنشین بوو دژی ترامپ قسەیان کرد. دۆناڵد ترامپ جێگەی متمانە نییە. دووهەم لەبەر ئەوەی جێگەی باوەڕ نییە، ئەوە کەسێکی مەترسیدارە. سێهەم ئێمە متمانە بە هێلری دەکەین کە ببێتە فەرماندەی گشتیمان. هەر ڕۆژی چوارشەممە پاڵێوراوی دیموکراتەکان بۆ سۆرۆکایەتی لە ئۆرلاندۆی فلۆریدا هەوڵی وەدەستێنانی دەنگدەرانی کەمینەکانی دەکرد. من هەوڵ دەدەم بۆ دابینکردنی دەرفەتی زیاتری کار بۆ ئەمریکیە کەم ئەندامەکان شان بەشانی ئەوانەی کەم ئەندام نین. شارەزایان دەڵێن دیبێتی سەرۆکایەتی داهاتوو گرنگ و بڕیاردەر دەبێت بۆ دەنگدەرانی کە خۆیان یەکلا نەکردوێتەوە.